چیت یەکیەک ڕقس و سەما و مەشروب خواردنەوە و دەستبردن و زیناکردن و فاحیشە و گۆرانی و ئەمانەی تیا ئەمە ئەهوا ئەیادینە چی پیرۆزەکەی ئەو پیرۆزەکەی لە خەڵک و ئەگەر هەر ئەشیکەی بڵێ من وەکو شەخصێکم وەکو ئەمیر و ئەمیندار و سەرۆک و سەرکردەی حیزبێکی ئیسلامی نایکەم بە ناوی ئیسلامەوە ئاوا بیکە بۆ ئەی خەیتە پاڵەم دینە عەظیمە ئەو یەکیەکە چییە بڕۆ بەیانی بیبینە خەڵک شوێنی نەکەوتووە سەرکردەی ئیسلامی شوێنی نەکەوتووە کە من شتێ بە پیرۆز بزانم شوێنی نەکەوتوم پیرۆز بایی لەیەکا شوێنی نەکەوتووە اتباعی هەوایی نییە انشاءالله بیوتە لە تۆش پیرۆز بێ چونکە ئەمیلا کافرە جوابی ناتەوە بڵێ لە تۆش پیرۆز بێ بە ئیعتیقادەکەی خۆی لەگەڵ ئیعتیقادەکەی خۆی ڕاستەکا لەگەڵ دینەکەی خۆی یعنی ئەڵێ بە دینەکەی من تۆ شوێنکەوتەی محەممەدی لای من هیچ شتێک نییە بۆ تۆ وەیە پیرۆز بایەکە جواب نایەمەوە باشە چۆن وەکو ئێمە جوابی سەلامی کافر ناینەوە وایە نا دوعاکەی بۆ گەڕێتەوە ئەو ئەمی پێ کافراڵە جوابی پیرۆز بایەکەی بەمەوە دوعاکەی بۆ گەڕێتەوە نایداتەوە ئەم هەرێکە هەر اتیباعیەکە سەرکردەیە و بە فەرمی و بە غێرە فەرمی و مەلایە بە فەرمی و بە غێرە فەرمی هەمووی زۆر سێرم لێ یعنی ئەو دینی خۆی نادۆڕێنێ بۆ تۆ بۆ هی خۆ دۆڕێنی بۆ ئەو لە مقابل دینەکەشا دینەکەی خۆی پێ نایە تۆ بۆ هی خۆکەی بە قوربانی بۆ سەریە بڕی ئەو اتیباعی هەوانیە ها جەژنەکەیانم پێ پیرۆزە پیرۆزبایان لێکم ئەو اتیباعی ئەوان نییە نەبوون بەوانە نەچ لە سەرڕەشقیەوە کاکە خۆ بەگاڵتان فەرمودانە نەهاتوون خۆزگایە ئەم بەناو سەرکردانە هاتن تۆزی ئەم فەرمودانیان دیراسا کردن بەناو مەلایەنە بابزان کەوتونەتە چیەوە بابزان قوڕی کوێکراوە بەسەریانە بەس بەداخەوە تۆ قسە بۆ شێکی ئێستا تۆ لەلای ئەوان بیرێت دەستکە نەزانی نەفامی تیرۆرستی تۆندڕەوی چیت یە بۆ ئەو تونڕەونیە کە جوابی پیرۆزبایەکەش نایەتەوە ئێمە نەڵێم خۆ سووک و زەلیل و چروک مەکە پیرۆزبایی لێکی دوو جوابیش نایەتەوە و ئەگەر هەر ئەشیکەی بڵێ من وەکو شەخصێکم وەکو ئەمیر و ئەمیندار و سەرۆک و سەرکردەی حیزبێکی ئیسلامی نایکەم بە ناوی ئیسلامەوە منتەسیب بۆ ئیسلام یەنە خۆزانی فڕیان بە ئیسلامەوە ئاوا بیکە بۆ ئەی خەیتە پاڵەم دینە عەظیمە ئەم پۆخڵەواتەی خۆت اتیباع براخۆ تەماشا بکەن لە هەموو ڕوویەکەوە اتیباعی ئەهوای ئەوان کراوە ئەوەی ئەوان چیتیا یەکیەک ڕقس و سەما و مەشروب خواردنەوە و دەستبردن و زیناکردن و فاحیشە و گۆرانی و ئەمانەی تیا ئەمە ئەهوا ئەیادینە چی پیرۆزەکەی ئەو پیرۆزەکەی لە خەڵک ڕوایان نا لە کەنیسەکانیشا ئەوە نییە کە مەکانی عیبادەتیانە هەر ئەو ڕقس و سەما و گۆرانی خواردنەوە وایان نا چی پیرۆزەکەی ئەو پیرۆزەکەی سێرم لێ یعنی کابرا لەو پەڕی لەهو و لەعیب و هەوا و ئارەزی خۆیەتی شەهەواتی خۆیەتی بمارەسیەکە بە حەرامی بە هەموو دینەکان بە دینەکەی خۆشی تەنانەت دەم پیرۆزیەکانی ئەو اتیباعی هەوا ما لەکە من الله من وەلی وەلا نەصیر سەرکەوتن نابینی بە دوو چاوی خۆت ئەوە حەقیقەتە